پرۆژەی کتێب پرۆژەی کۆمەڵای گەنجی خۆبەخشە بە مەبەستی بڵاوکردنەوە بە کللتورکردنی خوێندنەوە هەڵساون بە ئەنجامدانی چەند چالاکیەک. لە درێژەی کار و چالاکیەکانیاندا لە سیدەی 2020 کەرنەڤاڵی خوێندنەوەی ڕاگەیاند کەوە ئەم کەرنەڤاڵە بۆ ماوەی 4 هەفتە لە ڕۆژانی هەینی لە هەولێر بەردەوامی دەبێت. ئامانجیش لێی زیادکردنی ڕێژەی خوێنەرانە لە کوردستان. کەرنەڤاڵی خوێندنەوە پێک دێت لە چەندین چالاکی هونەری و ڕۆشنبیری و گەشەپێدانی تاک بە بەشداری کەسانی دیار و خاوەن ئەزموون لە ناو دنیای خوێندنەوە. ئەم هەفتەیە دەستگای ستاندەر بەشدار بوو کە بەڕێز مەسعود عەبدولخالق وەک نووسەر و ڕووناکبیر و خاوەن ئەزموون بانگەشتکرا لە کەرناڤاڵەکەدا سیمینارێکی پێشکەش بە ئامادەبووان کرد لەبارەی گرنگی خوێندنەوە بە تایبەت لە سەرچینی گەنجان. ئەوەی جێگای سەرنج بوو بەشداری زۆری چینی گەنجان بوو.